بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان سڵاوی خی گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری دیداری تایبەت پێتان گەیشتمەوە. دیداری ئەم جارەمان لەگەڵ یەکێک لە یاریزانە ئەستێرەکانی شاری هەولێرە. یەکێک لەو یاریزانانەی کە پێشتر لە یانی هەولێر بووە و سەرۆکایەتی یانەی بروسچی کردووە و ئێستاش سەرۆکی یەکێک تۆپەی لقی هەولێرە. ئەویش کاپتن تارق عەبدوڕەحمانە. کاپتن سڵاوت لێبێ و خۆشحاڵ بووین ئەو کاو دەرفەتت پێداین. سەردەمێک لەو یاریگە یاریت کرد، ئێستاش خۆشحاڵین لەگەڵ ئێمە بیرەوەریەکان باس بکەیت. سڵاوی خۆتان لێبێ، زۆر بەخێر بێ سەرچاوان. زۆر سپاس کاپتن. کاپتن ڕاستە لای ئێمە و بەشێکیش لە وەرشوانان معروفەکەوە کاپتن تارق عەبدوڕەحمان چییە، بەڵام بۆ گشتی بینەران حەز دەکەین خۆت باسی ژیانی خۆت بکەیت، لە ساڵی چەند لەدایک بووی، کەی هاتیە ناو یاری و یاریت بۆ چیانەیە کردووە. من تارق عەبدوڕەحمان عەباس، مالی 1966 هەولێر طبعا. لە وەرزش دەتوانم بڵێم لە ساڵان یەکانی زوو لە فەرق شعبی و شەبابی فەرق شعبی وەختی شەبابی شەبوو ناشین هەبوو لە فەرق شعبیەکان، هەم لە ساڵانی 79 ئەوها دەستمان پێکرد. بەس بەنام ئینتلاقی یەکەم کە دەست پێکردمان بۆ ناساندن لە ناوجەماوەری وەرزشی لە تەربیات دەستمان پێکرد لە ساڵی 83 بوو. پاشەوەی کە یەکەم بووین لەسەر مستەوای منتقی خۆمان لە تەربیات لە کەرکوچێ هاتینەوە حەڤ یاریزان یەکسەر دەستنیشان کردن لۆ یانەی وەرزشی هەولێر. ئەو کاتی ڕاهێنەراتی خوارێ خۆش بوو محەممەد خەلیل بوو کە ناسرا بە مەمۆ. ئەو توانی یعنی بڵێم دەستپێکی بدایەتی کە ئەمەی بناسیێنی بە وەرزش محەممەد خەلیل بوو لە نادی هەولێر. پاشان هەرزوو یعنی تقریبن چەند مانگێکی نەخیان هەڵبژاردەی هەولێریان دادنا دەستنیشان کران لە هەڵبژاردەی هەولێر و هەروە ئیستمرارمان کرد لە ساڵی 1970 و حتا 1970. ئەو یانانەی کە یاری تێدا کرد دەواازەی یانەکان چێ بوو، دواتریش لە چیانەیەشتر یاری؟ طبعا دەواازەی ئەوەی کە جەنابتم گوت نادی هەولێر بوو، نادی هەولێر منتەخاب هەولێر. بەڵام دوو ساڵی دەتوانم بڵێم دوو ساڵی نەگریسی کوردستان کە شەڕی ناوخۆ بوو، ئەمە نەمانتانی وەرزش بکەین لەبەر ئەو شەڕا. ڕووم کردە بەغدا لە یانی وەرزشی شورتەگەوم کە 2 ساڵ. پاشەوەی گەرامەوە هەولێر ساڵێکی ترگەمەم کرد لە هەولێر ساڵی 1970 بوو تقریبا. پاشەوەی اعتیزارم کرد. کاپتن سەبارەت بەهۆی ئەوەی کە ئاستێکی بەرزت پێشکەش دەکرد، بە تایبەتی لە هێڵی هێرشبەر ئەوەی کەەوە ئێمە بیستمانێتەوە خوێندمانێتەوە لە لاپەڕەکانی کتێبەکانیش هێرشبەرێکی بەتوانا بووی. ئەو یاریکردن لە یانەکان نەبوو هۆکارێکەوە سەرخرێ بۆ هەڵبژاردەکانیش هەڵبژاردەی تەمەنەکانی عێراق؟ بەخۆی بە ئەگەر بە عامەکەی قسێ بکەین من لەسەر نادی هەولێر قسەم کرد. بەڵێ لە هەرزوو لە ساڵی 85 تقریبا دەستنیشان کرام لۆ هەڵبژاردەی لاوانی عێراق. طبعا هەڵبژاردەی لاوانی عێراق ئەو ساڵی کە ئەو مەجموعەی کە لەگەڵمە بوو، لەیث حوسێن بوو، حەبیب جعفەر بوو، محەممەد خەڵەف بوو، سعد قەیس بوو، سەنعیم سەدام بوو، ئەوانی کە دوای بوونە یعنی یەک لە یاریزانە باشەکانی سەر ئاستی عەرەب. ئەو مەجموعەیە بوون طبعا لە هەولێر کامەران محەممەد بوو سەرکار لەگەڵمانەوە، بەس بەڵام عمری تقریبا بزانم ساڵێک لەمە گەورەتر موالیدە بەخۆی لەسەر موالی دەڕۆیشتین. من و کامەران کە چووینە وێندرێ لەگەڵ هەڵبژاردەی لاوانی عێراق بەشداریمان لە دەروی عێراق کرد. پاشەوش یعنی پاشی لاوان هەر جارێکی کە ئیستدعایان دەکرد لاعب لە منتەخەباتی ئۆڵمپی وەتەنی مستەمر نایمە تێدا بوو، یعنی نایمە لە 28 لاعیبەکەی عێراق بوو. خۆی کە هەر بتوولەک عادەتەن 23 لاعب دەڕۆی 28 لاعیبەکەی لە عێراق ئەگەر ئەمە نایمە تێدا بوو. بەڵام زروفەکی ئەو وەختی لۆ چەند هۆیەک دەگەرێتەوە نەماتان ئیستمرار بکەین لەگەڵ منتەخەبەکانی وەتەنی ناگەرێتەوە لۆنە، یعنی
مستوای لاعبەکەی نا زۆر فێری عفونکە دەتبڕم لەوەیان ئەو سەردەمەی ئەویان ئایا هۆکارێک بۆ لەو سەردەمەی ئێوە یاریتان دەکرد یاریزانە بە ناوبانکانی عراقی ژاریان دەکرد وەکو حوسێن سعید و ئەحمەد ڕازی و چەندین ئەستێرەیت کە لەو سەردەمە بوون ئایا ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەیەوە ئێوە کەمتر دەرفەتان پێ بدرێتن لە ڕیزەکانی بژاردە عراقیاری بەخۆی ئەو یەک لە ئەسبابەکان بوو ئەسبابەکانی کە ئەوان کە گەمیان دەکرد مەسەرن خوا لێ خۆش بۆ ئەحمەد ڕازی یان حوسێن سعید یان کەریم سەدام یان ناتق هاشم بەڕەحمەت بی ئەو مەجموعەیە یعنی ئەوان عمالیقەی تۆپانێ بوو زیاتر بطوڵاتیان دیتە بوو یعنی ئیمە وەکو ئەوەک بوو بلێن ئەگەر لۆ احتیاط لۆجەیەک زۆر نەدەتانی بچێن ناو وەزعەکە لەبەرەوە مدەریبەکانیان ئەوسا عەمە و بابە بی هەر یەک لەوان بی زیاتر احتیمام بەو لاعبانە کە زیاتر گەمەیان کردی یعنی ئەوە کرانە اختیبار کرانە ناتانی یەکسەر بە ڕۆژ و شەوەک تۆ بگۆڕێتن یەکسەر بتە ناو یاریگا و ئەحمەد ڕازی احتیاط دابنیان ئەمن حەدەسە کە دۆ لە جرمە هەشتا و هەشت کە دەچوونە سیئۆڵ ئۆلمپیاد سیئۆڵی ئەمن ناوم لەگەر بۆ حتا فترەی زۆر نزیک بتوڵەی تقریبا 4-5 ڕۆژ مابلۆ بتوڵەی ناومان لەگەریان بوو بەس کە ئەمە بابەم دیت کە قسەی لەگەرم کرد گوتی ئەنگۆ منتخەبەکی پاشی وانەنا ئەوانە هەموو اعتزالیان دەکرد لە وەختی اعتزالیان بوو ئەنگۆ پاشی وانە دەچنە بتوڵەی دێنە منتخەباتی عراقی ئەمە ڕازیشی نەشر بوو زۆر بوو لەو لاعبە سەعات قەیسوانە لە هەشتا باش کە گەرانەوە لە سیۆل ئەمە بابیان دەرکرد کە ئەویان دەرکرد ئەمەش دەرکرێن مدربی دیکە هاتکۆن چوونە بتوڵەی عەرەبی لە بتوڵەی عەرەبی ئەمن دەبای ناوم لەگەربی بەس بەڵام کە مدربەکان دەرکرد هەر مدربێک و فکرێکی خۆی بوو مدربەکان زیاتر احتیمامیان بە لاعبەکانی بەغداد دەدا نالێن عەرەب یعنی چکو ئەوە دەبتە شتێکی زۆر ناشرین لەبەرەوەی ئەو فکرێن نەبوو بەس بەغدا یعنی بەغدا لە پێشیانە لاعبەکان لە پێشیانە زیاتر احتیمامی بەواندا علاقات دەوری هەبوو کاپتن لەو سەردەمەی بێگومان ئێوە یاریتان دەکرد بارودۆخی سیاسیش دژوار بوو بە تایبەتی ئەو سەردەمی کە تو یاریت کردووە سەردەمی ڕژەمی باز بووە ئایا تا چەند تووشی ئاستەنجی دەبوون بە تایبەتی یاریکردن لە دەرەوەی هەولێر لە شارەکانی تری عراق تا چەند ئەوە ئاستەنجی بۆ ئێوە دروست کردبوو وەکو نادی زۆر وەکو نادی وەکو ئەوانی پێ دەڵێن ئەوانی هەندەرەکانمان زۆر توش داهاتن بەس بنێم وەکو یاریزان ئەمە گرفتە چیان لەگەمە هەبوو نەخێر من قەت نالێم لەبەرەوەی دەمدیت ڕێز و احترامەکی زۆرمان هەبوو لە هەموو شارەکانی عراق بەس بەڵام وەکو هاندەرەکان کە دەهاتن هاندەرەکانیمە زیاتر خۆشەویستیان لۆ یاریزانەکان و لۆیانەکە تەبعەکی پێوە بوو تەبعەکی سیاسی یعنی مەسەلەن ئێستا مەرکە دەچوونە شارەکان مەجموعە هاندەرێکمان هەبووانی پێیان دەگوت جەماعەتی عەدادیەی میکانیکی هەولێر ئەوانە یعنی هەڵبژاردە بوون هەڵبژاردە لە تەژیەوانە کە دەدیت لافیتەکانیان دەنووسی لافیتەکانیان پڕ بوو لە خین کە دەتخیندەوە بە خۆت یعنی ئەو کەسەی کە دەهاتە مەلعابیان ئەمن بە ئیستیغبارە بکە دەیان خیندە و لافیتیان دەیانزانی شتێکی لە پشتی هەیە ڕاستی واقعەکە پێ بدەم بەستیان دەکرد لە ڕێگای ئەو وەرزشەی بە دیاریان دەیەخست دیانگو هەدەفمان وەرزشەکەی هەدەفمان شتی دیکە نییە بەس بەڵام کە عادی سیاسی تێدا بوو یعنی من نالێم 100% لۆ حکوومەتی عراقی بینم لێمەوە حەقی بوو نەنا حەقی نییە لەبەرەوەی ئەوە هەندەرە بە کەیفە خۆیتی ستەرجیعی دەکەن بەس بەڵام کە ئەتوو جەنابە دەڵێ یعنی ڕێگرەکەیان ئەوە بوو نەکو ڕێگرەکەیان وەکو یاریزان هەموو لاعبەکان بینەی هەولێرێ بلێ ڕۆژێک ڕۆژان تەعاروز کرد لۆ شتێکی نەخێر یعنی بلێ وەڵڵا بە ئیجبار هاتیە ئەمنی گرتیە عقوبە میلای نەخێر ئەوە ئەو شتان نییە بەس بەڵام لە ڕێگای هەندەرەکان ئەو شتیان توش دەبوو زۆر تووشیان دەبوو بە حکومیەوەی کاپتن تارق بەشێکی زۆر یاریکردنی لە نێو ئەو یاریگایە بووە بۆیە بەیەکەوە دێنە نێو یاریگە کاپتن فەرموو کاپتن تارق ماوەیەکی زۆر یاریت بۆیانەی هەولێر کرد هەرچەندە لە تەمەنێکی کورت واز لە یاریکردن هێنا باسی سەردەمی یاریکردنی خۆت بۆیانی هەولێر بکە و هۆکاری چ بووکەوە لە تەمەنێکی بچووک تەمەنی 31 ساڵی واز لە یاریکردن هێنا لەتان با لە ئەوەی دەست پێ بکەین کە لۆ وازمانینە کە وازمانینە طبعا تەمەنێکی کورد بەلێ بتوان لە تەمەنێکی کورد بوو زیاتر دەمتانی بگەوێ بکەم بەس بەڵام تووشی هەندێک وەزعی داهاتم هەندێک برادێر دەبای عازی بکەم لە خۆم پێیان خۆش نەبوو کە ئیستمرار بکەم لەبەرەوە ڕێگر بووم
لە زۆر هەدەفی وان هەدەفی پیس ینی باشنا ڕێگر بووم لە هەدەفەکانی وان لە بەرەوەدی تەختی تەچیاندانشتە چەندانە کە فکرم کردەوە ئەو دەبا ڕۆژانە ئەمن لەگەنیان تووشی مەشاکل بووم هەر ڕۆژە برادێک حازکە نەخۆمان پێی ناوێت دوورکەتینەوە بەنسبات کە گەمەکردنێکوانە بەێ بنەوەری زۆر خۆشەیە لەو مەلعابە ئێستا کە تێداینە طبعاً بە نەوعی دیکە ئێستا وەختی مدەڕەجەکە بولێرە یەک لەوبەری ئەوانێ پشتەوە هەوەسیم بوو بەس بەڵام لە کنە من جوانتر بوو جوانترەکەی چ بوو ئەو مدەرەجە پڕی خەڵک دەبوو کە تەمرین دەکرا پڕی خەڵک دەبوو هاین لە هاتنە یاری هەر ڕۆژانەمە ئەوەکمان هەبوو زەواجێکمان بوو کە خەڵک دەبینی ژندەینی جارێک لە ژیانی خەڵکانێکی زۆر دێتن دوی دێتەکەنی بەس ئەمە هەموو ڕۆژی هەمام لێکوانە بیرەوەری زۆر خۆشەیە من شتەکە دۆ جێرمەوە کاگەسکە من لە عمری 11 ساڵی بۆ داتم لە پشت گۆڵەکان دادەشم خاستم پشت گۆڵی نادی هەولێر کە گەمەی لەکرد یەک لەوان کاپتن عەبدوڵڵا مەحموود کە گۆڵچی بوو هاتم لە پشت گۆڵەکەی دەچم تۆپم دەهیناوە کە تۆپم دەهیناوە سەیتەرەم دەکرد هەتا لۆی داتبوو تۆپی دیکە دەهاتەوە گۆڵەکیان لێ کرد کە گۆڵیان لێ کرد پەمجی گوتی بڕۆ لێکوان ڕامۆست تۆڕە بوو زۆر تۆڕە بوو ئەمیش چووم هەندێک دوور کەتمەوە ئاو طبعاً لاعب بووە من دوور کەتمەوە چوومە لای پاشەوی تقریبا لە خلالی چارێکێک 20 دقیقە نەریمان محەممەد بە ڕێزم هێلۆی لە ئەڵمانی دەژی نەریمان دوو گۆڵی کرد لەگە دیالێ بێستا بەفر کە دوو گۆڵی کرد عەبدوڵڵا ئەوڕی پشت دەگوت وەرە پێشوەرێک کۆلەکەینە زۆر خۆش ئەوە لە مێشکمە لەبەرەوەی بە تووڕێ بە گۆل لێکوان دامەنیشە بڕۆ نەیزانی ساڵانشی دیکە دێتەوە لەگەوی گەمەی دەکەم و دوای پاشە ئەو بۆ مدەڕی بوو دوای لە نادی بروسێک هەموم لێ دەریناوە ئەبوومە ڕێز نادی و مدەڕی بوو لەکنە من ڕێزمەکزانی ئەو کاتەمان پرسی بە حکمیەوەی لە هێڵی پێشەوەیاری دەکرد بە تایبەتی بەرگریکارەکان لە کاپن تارق دەترسان باسییان لەوە دەکرد کەەوە حسابەکی جیاوازمان بۆ دەکرد ئایا وەکو خودی خۆت وەکو هێرشبەر لە هیچ بەرگریکارێک دەترسای لە ڕوبەڕووبوونەوەی لە یاریکردن بەرامبەری زۆر جاری دیسان دێنەوە سەر عەبدوڵڵا مەحموود دەیگو هەموو لاعیبەکان فکر دەکەنەوە سبێن لەگە چێگەمە بەزە تو فکر ناگەیەوە وتم بەز ناوگەمەی فکر دەکەمە کە چێ ناو ساحی مستەوای دیفاعەکەی چەندە لەگەوی گەمەی دەکەم هیچم پێی نییە سبێن زەورایە جەویەیە نازم 11 لاعب بەرامبەر 11 لاعب دەوری ممتازی عێراق و ممتازە مش ممتاز وەکو کابرا گوتم بە دوو لاگەمەی دەکەم بە دوو لاگەمەی دەکەم بە قووەتم لەوی بە قووەترم ئەگە بە قووەتیش لەوی بە قووەترم گەمە دەکەم بەس بەڵام شتێک هەیە کەس نازانێ ئەمن لە تەربیات گەم دەکرد دیفاع گەم دەکرد ئەمە کە وەرگیرام لە نادی هەولێر بە دیفاع شو بۆ سەد متەقەدم گەم دەکرد دوای دیفاع چەپە گەم دەکرد هاتمە تەربیات هەشتا و چاکە وەرجیان نادی هەولێر دیفاع وەرگیرام بەس هاتینە ئەو مەلعبێک کە تەمرینمان کرد یادی ڕۆحی شادبی کاک محەممەد خەلیل مدەڕیب بوو یەکسەر ئەمی دەستنیشان کرد مهاجم وتی دەچێت لێ گەمەی دەکەی طبعا مهاجمیش کوو لە پشت مهاجمەکان گەمەی دەکەوت بەکەی فەقۆ لێ گەمەی لاعب حڕ لە پشت سەرکار و کامەرانی دوو یاریزانی زۆر بەتوانەی سەر ئاستی عێراق لە پشتوان گەم دەکرد بوومە مهاجم و تشکیلی ئەساسی گەم کرد بە دیفاع وەرگیرا بوو بەڵێ کاپنەوەی زانی بێتمانەوەش لە هەڵبژاردە کە وەرگیرای لە هێڵی بەرگری یاریان پێکردی لە عێراق لە عێراقەوە لە کە گەمەی سێم و چارەمی تونس بوو لە گەمەی ئەوە بوو ئیمارات بوو نازم چیانە پێشتر بوون وەڵڵا نازانم دوو یاری بوو دیفاع چەپەمان لێدرا دیفاع چەپەکی دیکەشمان نەیتانی گەمەی بکە ینی دیفاعمان نەیتانی چەپە گەمەی بکە نازانم چێ گوتی گوتەوە تارق گەمەی کردیە چوون دیفاع گوتی مدەریبمان ئەنوازە سام بوو گوتی بمزانی بە هەلە یەکەم ڕۆژی تشکیل ئەساسی گەمەتم ئەوە خۆی وها بوو ئێستا من کە لە یاریزانەکرد پێ بڵێم بە ڕەحمەت دکتۆر شاخەوان دکتۆر شاخەوان بەس گۆڵچاتی گەمەی نەکردی لە هەمووی ناو ساحەی گەمەی کردی لاعیبی متەکامل بوو هەمووی کاپن دەگەڕێمەوە سەرۆ پرسیارە لە تەمەنی 31 ساڵی تارق عەبدوڕەحمان واز لە یاریکردن دێن لە کاتێکدا لە چوارەم یاریزانی گۆڵکاریانی هەولێر بووە دەورێکی کاریگەری هەبوو لەوەی کەەوە هەتا وەرزێکیش وەبزانام گۆڵکار بووی لە خولی عێراق هۆکار چی بووکە لەو تەمەنە چارەم گۆڵکاری چ بۆ وەختی چارەم گۆڵکاریانی هەولێر بە شێوەیەکی گشتی تاوەکو ئێستا بەجێرەی داکان بۆ هۆیەوەیەوە ئەو کتابە غەڵەت زین لە غەڵەتە ئەو کتابە ئەو کتابە غەڵەت ئەمن ڕێزم هەیە ئەو لۆ یاریزانانێک کە پێشم بە من مەقسەدم محەممەد خۆشناو نیە بە محەممەد خۆشناو خەڵکی شارەکەی منە خەڵکی دیکە مین لە پێش ئەمەد خۆشناو بتە
باشترین یاریزان لەسەر ئاستی عالەمی ژەم کەی فەخری پێ دەکەم بەڵێ ئەمە 4 ساڵی مەوسمی من نەنووسیتەوە کە لە دەرەجە دوو گەمە کرد بەڵام لیوانی دیکە هەموو دەرەجە دوو گەمەی ودی هەموو نووسیتەوە تقریبا ئەمن حسابم کردیا 138 حتا 140 گۆڵم هەیە ئەن دەتوانین بڵێن لەو بەرنامەیە 138 حتا 140 گۆڵم هەیە بە داتا بابێتم دانیش نەغڵاتی کرد زۆر لەو بەرنامەیە دەتوانین بڵێن تارق عەبدوڕەحمان گۆڵکاری یانی هەولێرە گۆڵکاری یەکەمی نادی هەولێرم ئەگەر دووەم نەبوون کامەران محەممەد نازم کابرا محەممەد بەس پێشەمە نەریمان و ئەوانە ئەمە نازمدا تێوان چند بەڕاستی واقع بێتم بەس کە لەو مەزموعەیە نامن لە پێشەمیان ئەوە لە پێشیان بە زۆر گۆڵش بگەڕێنەوە سەر بڵێ کە وازینانمان لاوێ ئەوە بەزەناتم گوتم دەبایە زۆر کەسی حاجز کەم یعنی کە ئیوەی نییە ڕاضە خەڵکی هەموو ڕۆژێ لە خۆت عاسکەی ئەو مەلعەبە لە هەممانە خەڵکانێک دەوێت استغلال بکاتە استغلالەکەشی وەرزشوانی نەبوو وەرزش نەبوو خارج وەرزش بوو نەم دەهێشت ئەو شتە ببی نەم دەهێشت بگەنە ئەو دەرەجێ کە تەماشایان کرد ئەوە ڕێگرێ لە پێشمان سبێنی تارق عەبدوڕەحمانە دەگاتە ئیدارەی دەگاتە زۆر طبیعی لۆ ڕئیس نادی هەولێر هەر یەک یارجارەکان ئێستا دکتۆر عەبدوڵڵا مەحموود یاریزانی یەت بووە خۆ کابرا لە جادێ ناتێت ڕئیس نادی معرضی ئەو لاعیبانە هەموو بگەنە ڕئیس نادی دەبێت ڕێگری زیاتر لۆ خەڵکەی کە وەرزشوان نییە ئەوایە نا لە ئێستاوە باوای لێ بکەین و دژمنایی تێ بکەینەوەبی وەچ کابرا گوتێنین دەڕی پەڕێنین ئەوە بەخۆم گوتم نا باشترین شتەوەی ئەمە ڕاضی بەجێبین بچین بە ڕێگایەکی دیکە لە خۆمان ژیانەکەی خۆمان بێنە سەر ئەوە مۆزوان خۆشەویستان ناوبڕێکی کورت و درێژە بە بەرنامەکەمان دەدەن بەڵێ خۆشەویستان جارێشتر دەگەڕێینەوە لای کاپتن تارق عەبدوڕەحمان کاپتن دەمێت لەوە دەست پێ بکەینەوە دوای واسێنانت لە یاریکردن بێگومان ئەوانەی کە دەستێکی باڵیان هەبووە لە وەرزش و لە یاریکردن زۆربەی هەرە زۆریان ڕوودەکەنیان ئیشی کارجێڕی یاخود ئیشی تەدریب ئەوە ئێمە زانی بێتمانەوە لە هەمان کات دەکاریزانیش بووی بۆ ئیدارەش خۆ تەرشەح کرد و ئەندامی ئیدارەش بووی ئەوەیان چۆن بوو و دواتریش هەنگاوەکانی کارجێڕی چۆن بەسەر برد ساڵی 93 بوو انتخاباتی نادی کرا یاریزانەکان وتی یەکمان لەوێ تێدا بێ ئەمە چون خۆم تەرشیا کرد طبعا کاپتن فەریقیش بووم لەگەر ئەلعابەکانی دیکەش هەموو دۆست بوون هەموو دەیانزانیەوە فلان کەسە و متأکدی بوونەوەی کە سەوتی وا دەگەن سەوتەی زۆرش ماوەرگرت کە بوومە عەزوو لە وێندەرەیە بەس بەڵام ئەوە فعال نەبووین لە بەرەوەی لاعب بووین نەیانتیش حتى بسمە ناو اجتماعاتی دەنگوت کاکە بڕۆ تەمرین خۆت بکە ئەتو عەزوی داری بەس بەناو بووین لەوێ بەڵام پاشی کە اعتزالمان کرد پاش اعتزالی زۆرم حەز لێ بوو لە فەریقی شەبابی نادی هەولێر ئەوەی بەستم ینی ئەوە تەدریب بکەین لەگەریان فەریقەکمان هەبێتی فەریق شەبابی لەبەرەوەی ئەمن زۆرم حەز لێ بوو ئیشیان لەگە بکەم دیسان ڕێگریم هەبوو لەسەوەی یانکە 4-5 مختەرەحمان کرد مەزموعە کرد وەرزشوان ئەمە دەمانوێت فەریق شەباب وانە وەربگرین نەیان دەهێشت زۆر نزیک بینەوە لە مۆزوعی هەتاکو هاتین بۆ عەقدەک من تەدریب وتم تەدریب بەجێ دێن دەسمە ئیدارەی چوومە ئیدارەی نادی بروسێک ئەو وەختی شورتە بوو ئەمە بە سیفەتمە من زابط شورتە بوو لەگەر ئاسایشی فەریقەکیان هەبوو هەردوو فەریقمان لێکدا تو هەردوو وەزارەتی ناوخۆ بوو تەشکیلی نادیەکمان کرد جوانترین ناوکە هەڵمان بژارد نادی بروسێک لەبەرەوەی تەئسیسی نادی بروسێک یەکەم نادیە لەولێر لە ساڵانی 50ەکانە 56 ینی دایک پێدرێن نادیەکەمان هەڵبژارد ئەو وەختی لەگە کاک فرانسۆ ئەو مناقەشەمان کرد گوتی ناوەکە باشە و فەرمون دەستمان پێکرد نادی بروسکماندانا ئەمن وەکو یەکەم زانی دەست نیشان کردم بە سکرتێری نادی سکرتێری نادی سکرتێر بووم هەتا 2003 لە پاش 2003 طبعا کاک فرسەت ڕئیس نادی بڕێزی مالێکوانەوەلۆی ڕئیس نادیەک زۆری هاوکاری ئەو نادیە کلوگەیاندی ئەو پایە کاک فرسەت بەجێهێشت گوتی دەستنیشانی کاپتن تارق دەکەم تا ڕئیس نادی شەچی زۆر جوان بوو ئەو قەت دەخیاڵم نادەست کابرا ڕئیس نادیبی هەستەوە بلێ ئەمن نادیم بەجێهێشت ئەوەندە ساڵی لەگە نادیمە 5 ساڵە ئەوە تاریخ ئێستاکە ڕئیس نادی و ئیستحقاقی وهەیە کە بوومە ڕئیس نادی طبعا لە 2003 حتا 2012 لە ئەسنایی
لە نادی بروسک ئیشم کردیە لە نوێنەراتی لەژنێ ئۆلمپی هەولێر لە ئیتحادی فەرعی سکرتێر و مەسئول مالیە و ئەوانە مەحدە گەیشتمە رئیس اتحادی لە نادی بروسیش هەتا 2000 و بەڕسمی تقریبا دەڵێن 2015 و 16 بەزم 2012 وازمیە بەغێر ڕسمی وازمیانی لەبەرەوەی دووجار بوونە بەتەلی کوردستان و سێ چار ساڵ لە مربع زاهبی بوون هیچ شتێکمان نەکرا دیسان لەوێ هەندێک ئەشکالەکە بوو نادی بروسی بە بێ ئیمکانیت کولە تایمتە بەتەلی کوردستان دەبی مەجموعە وەرزشوانێک لەوێن دەرهەوی شتیان کردبی زۆر مصادمەم نەدەکرد ساحبمان کردو هاتی نەدەرێ ئێستا لە ئیتحادی بەس ڕئیس ئیتحادی هەولێرم کاپتن دوای ئەوەی هەردوو یەکێتی تۆپ پێ لێک درایەوە بروسک سەرەتایەکان دووجار نازناوی خولی کوردستانی بەدەستێنە و لە هەمان کاتیشدا ئەوە بە گوێرەی قسەی زۆربەی وەرشوانەکان بروسک مەدرسەیەک بوو بۆ دروستکردنی یاریزان بۆ هەم یانەی هەولێر یانەکانی تری عراقیش ئەمە چۆن بۆ گەر باسیشی نادی بروسک تەبان مەجموعەتی وەرزشوانی زۆر ڕێکوپێک تێدا بوو دەتوانم بڵێم یعنی سەرەتاییەکان کاک فرسەت دەستەکی باڵای هەبوو ڕاستە دەلێ ئەمن لەو مستەوای وەرزشوان نیمە بەس مەجموعەک لەگەر ئیشی دەکرد احتیمامێکی زۆر پێدا ئەمەم بووم عەبدوڵڵا مەحموود بوو کاک سەرتیب بوو دکتۆر سەرتیب ئێستا لە مدیر مەحەدە زۆر مەجموعەکی دیکە بوو کاک مەلا عەزیز بوو کاک عوسمان عەزیز لەشکری بوو کاک قەهار بوو ئێستا کە مدیری کارەبایە ئەو مەجموعەیە ریاضیانە لەگەر بوون تانیمان یعنی بگەینە نەتیجەک ئایا ئەمان دەتانین بوونە مەدرسەی ریاضی بۆ شەرط نییە بێ بەتەڵ بەس بتوانین ببینە هەندێک لۆ دروستکردنی وەرزشوان لە شارەکەی ئەوە یەک دووەم تەماشەمان دەکرد نادی ئاسۆمان هەبوو نادی ئاسۆ یعنی وێنەیەک لە پێشمان تەماشەمان دەکرد زۆر احتیمام بە لاعیبە گەنجەکان دەداتن و نەتیجەشی هەیە لاعیبەکان شەری خۆتی وەفایان هەر لۆ نادیەکەیە ئەمەش ئەو شیعارەمان هەڵگرت ئەو یاریزانانە کە دەین لە شەباب و ناشرین مهم ئەوەیە خۆشەویستیان لۆ نادیەکەی هەبیتن ئەوە دەستمان پێکرد لەوەی حتا فترێکی 2012وانە پاش 2012 ینی تەماشەمان کرد وەزعەکە لۆ عقارێشکە دەڕوە گوتم ئەمە ساحب بکەین و بەشکم خەڵکی دیکە لێتن هاوکاری نادی وەردەگریتن ئەمە ساحبمان کرد لەرم زۆر کاپتن ئەو بروسکە و ناوە گەورەیە 2012-2013 ئەو ناوە نەما بروسک پاشەخشەی کرد لە خولەکان دواتردا بەزین تاوەکو ئێستاش کە ئەو چەند ساڵی بەسەردا تێپەڕ بووە بروسک زیندوو نەبووە تۆش لە سەرۆکاتیانەکەنم دەتوانم هەندێک ناو بینم یعنی لەبەرەوەی بەرنامەیە بەس ناوەکان دێنم لەبەرەوەی ئیستاهل لە ناوەکان بینی ئەمە کە نادی بەتەلی کوردستان بووین و ساڵی دۆم هاتینە خوارێ دوو ساڵ لەسێک بەتەل کوردستان ساڵی باشەوی فەریق هاتە خوارێ ئەرەمان لە مشارەکە بکەین کە هاتینە خوارێ وەزعەکە خراپتر بوو ئەو وەرزشوان ئەوانی خەڵکی وەرزشوان بوون تەماشایان کرد وەزعەکە بەرەو خراپی دەچی بانجیان کردن نالێ بانجیان نەکرد بەس وەکو شەخسی وەرزشوان یەک لەوانە دکتۆر شاکرێ ئێستا مدیر عامی ریاضیە لۆ ئەو های لێهات گوتم وەڵڵا پارە گوتی کاکە چەند پارە دەوێت ئەمەش ئەو وەختی گوتم 100 میلیۆن 100 میلیۆن پارەی زۆر کەم بوو لە فەریقەچی بتانی عقد بدەی هەر لاعبی 15 میلیۆنی گوتم ئەم عقدی نادەم ئەم دەزانم کو تەعاملیان لەگە دەکەم ئەمە ڕاتمیان بە بیستمرار دەدەمێ بە ئیستمرار هەیان بیتن عقدەکەش ئەگە هەبوو پارە هەبوو دەیان دێنی هەستا گوتی من هاوکاری دەکەم بڕۆ بزەبت هاوکاری کردین دیسان گەیشتنەوە ممتاز یەک ساڵی گەیشتنەوە ممتاز بەس تەماشەمان کرد دیسان ئەوەی حکوومەت ئەوی چاوەڕمانیان لێ دەکرد نەبوو یەک شت لۆ دەجێمەوە بەتەلی کوردستان دەچین دووەم جار دەزانین چەند پارە وەرگرت 35 میلیۆن بەتەل کوردستان 35 میلیۆن لۆ فەریقی بەس لەو 35 میلیۆنی 115 لۆ لاعیبە چەند سەتا نازم 35 لۆ فەریقی هەندێک نایدەکردی هیچ 115 نام چەند ئیدارەیە ئەوان دایان نەبوو کاکەوە ناکە هیچ ئەمە 35 میلیۆن 35 میلیۆنی کەشمانی نا لەکەم برادرکردمان 6 میلیۆن ئەوە ئەم دەزانن ئەوزە تۆزیعمان کردی دوای گوتیانەوە لە جاتی عەقد و مەقدی بۆ گوتم هەر لە جاتری بەس مهم لاعیبەکە وەرگری ئەمە هاتینەوە خوارێ بوونەوە دەرەجە لۆ پارەمان نەبوو چەندیان بەمەگە مشارەکە بکەن لە ناو دەوریدان دەینێ کاک سەفین
حتى بەخۆی ینیەوە خۆی لێکوانە نییە خوای لێکوانەیە گوتی 20 میلیۆن دەتانە بدەمێ ئەروە دیسان 100 میلیۆنمان دێت وتم کاکە وەڵڵە بۆی حەل نابی ئەمن ناتانە ناوەندی دەوری عیبە بەسحاب بکەمەوە لە ئێستاوە ئەو پێتان دێن پارە نەوی سحب دەکەم لە پاشوی بەسەکەتینەوە ممتاز ئەو دیسان سحبمان کردەوە کە سحبمان کردەوە ئەمن سحبم کردە ناتی سحبم کردە ناتی محەممەد خانوان هاتن و سەبر لەگەر نادیشان کرد حتى انتخاباتی هات انتخاباتش بۆ خۆتە دەرشەکە ئاین وەکو کات فرسەت کرد وە میژوا ساحبم کردەوە مەزموعەی دیکە کاپتن ئەگەر بە سەروانەدا تێپەڕ بین لە سەردەمی یاریکردنت تاوەکو ئێستاش دوای یاریکردنیش بێگومان شتی ڕووداوی خۆشتان هەر بەسەر هاتووە چ لە ناو یاریگاکان بێت چ لە دەرەوە بێتن چ لە کاتی مەشقەکان بێت چ لە گەشتی شارەکانی ترتان کردووە ئەگەر چەند ڕووداوێکی خۆشمان بۆ بژێڕ بە خودای ڕوودا و زۆرن یعنی ئەمە ئێستا دیسان دێنەوە سەر کاپتن عەبدوڵڵا با لێشمان حاز نەبی کاپتن عەبدوڵڵا ناتاکیدم ئاز نابی دڵەش فراوانی زۆر عەندیکە بوو ئەمە زۆر حەزم لە خەوی سبێنان بوو لە غورفاش کە دەنووسین هەم لەگە عەبدوڵڵا دەبوو عەبدوڵڵا زۆر زەختی لەسەر من نەدەکرد مامۆستا ناسریش بەڕەحمەت بی مدەریبمان بوو دەیگو عەبدوڵڵا زۆر ئاگا لە تاریخی بشێوێ زوو بنووی ئەمە سەعات 4 و ئەوانە دەنووسم عەبدوڵڵا دەکەتە خەوی سبێنە زوو هەڵدەستاوە وچ هەڵدەستاوە ئەمنی هەڵدەستن تاریخ هەستا تەمرینی سبێنایمانە بوو عەبدوڵڵا دەڕۆی دەچوو لاعیبەکانی هەموو هەڵدەستان دیسان داهاتەوە کلێمە تاریخ ئەمە هەمووەستان چنە خوارێ دەچۆ خوارێ لە فندقی خوارێ معسکەراتی ناوە هەولێرێمان لە فندق شیرن پاڵاز دەنووسی لە فندقی لە خوارێ دیسان لە ئیستانە بدەن کورەکە کار نازێت و سواری سیارە هەموو لاعیبەکان ئەو ڕۆژێکی ئەوەم کرد یعنی وەچ بڵێن تااقەتم نەبوو مامۆستا ناسیبووت لێگەڕن بانێت تەمرین ئێواران لێرە جۆدگۆڵ بوو خۆشیەکەی لەوە بە جمهوردا جۆدگۆڵ بوو ئەمە زاحی بە حەزمان دەکرێت پێش جمهوری سبێنا قووە بوو لە قووەکەی نهاتم گوتمەوە خلاص بووم لێ هێوار هاتینەکوان جۆدگۆڵ بوو وەرە تارێ بڕۆ پڕتراچی مامۆستا جۆدگۆڵ گوت بڕۆ تراچیشم بە تونیە 20 فڕێ بە من لێدا لێکوانە گوتمە سبێن هەستا بە بچوو بە یادگاریەکان خۆش بوو لەگەر ئەشخاصێک بوو مەزموعە نجوومێک بوو یعنی ئێستا نازانم باسی چێت لۆ بکەم باسی کامەرانی سەرکاری باسی شاخەوانی باسی عەبدوڵڵای باسی چیهان لاعیب حەمیدی باسی چێ سەرتیبی باسی کەماڵ محەممەدی باسی چێ بکەن ئەوانی هەم مەزموعەچیان ئەمری خوایان کردە شار عەزیز باسی کرێکاری نازانم باسی چێ بکەن هەموو نجووم بوون هەمووش هەر کەسە قوتبەک بوو یعنی ئەو جمهوریە کە دات لە پێک هاتبوو لە مشەجیعەکانی کامەران و شاخەوان و سەرکار و تاریخ ئەوان هەمووی هەر مەزموعەکان بەلێ خود دەزانی مەسەلەن ئەو مەزموعەیە ئێکوانە منتقەی فلانیە ڕاستە هەموو مشەجیع هەولێری بوو ئەمە شتەکە دەجێرمەوە ئێکوانە ئەو ناوەندە مشەجیعی عادادی میکانیک بوو مەزموعە سەرشێتەکە بوو هەموو تەڵەبە بوون ئێکوانە حاجیکانە بیادی بەخێربیەوە حاجیکانە بێمە بوو ئەیکوانە بەس لەوێن دەرێ ئیمکانێتێکی عەندیکانە بوو نازانم لە تەجێکردنەوە ئەو مەزموعە ئێکوانە خەڵکانێک بوون ئەوانی کاسبکار بوون یعنی لە مستەواکی زۆر بەرز بوون لە پارە و شتووە لەکواندا دەیشتنەوەکوێن ئەم دەرەجە یەک لە ناویان زۆر زۆرم حەزێکە یادی نایبینم ناوی حاجی زیوەر بوو سەباغە لە هەولێرێ ئەلێکوانەدا دەنیشت داهاتەوەچی گۆڵم دەکرد زۆر زاری وها دەچوم لۆیان دەستی خۆمەوە لێ دەکرد لۆ حاجی زیوەری دەیگۆ ئەمن 10,000 نادەدەنم بەس جارێک بسمە ناو ساحەوا بکەم جمهور چەپرێ لۆم لە زیاتی دوو مالی بە یعنی ئۆندا ئەوە بوو پەرۆژ بوو دەیگۆ شتێکی زۆر مهمە ئەمن وا بکەمێ جمهور چەپرێ لۆم لێدا ئەس دەنگۆ حاجی قەت ناگەی ڕاستە کاپتن لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە بەڵام دەمێت لە کۆتایی بەرنامەکە بەهۆی ئەوەی کەسێکی بە ئەزمموی لە ناو وەرزش دەبینین لە ئێستا لە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی تەواوی وەرزشی بووینە بە حکمیەوەیکەوە لە ئێستادا یاسایەکی تایبەت بە وەرزشمان نیە لە هەرێمی کوردستان واروە وەکو دیژنێ ئۆلمپی دیژنێکی ئۆلمپیمان نیە کە دانی پێدا بندرێتن پێ وایە چ شتێک دەبێتە چارەسەر بۆ ئەوەیکەوە وەرزشی هەرێمی کوردستان جارێشتر بکرێتەوە سەر پێی خۆی و جارێشتر ڕکابەری عراق و وڵاتانی دەرەوەش بکەین بەنسبەت قانون ینی قانونەك نەبیتن قانونەکەمان ئێستا لە پەرلەمانەوە چەند ساڵە هەرخینەوە یەکەمیان لۆ کرد دەڕاوزدا
ڕۆژیان تەقدیم کردی وەزارەتی ڕۆشنبیر لە ئاگادارین دکتۆر شاکر تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی کردیا پرۆژەی تێر و تەسە لە زۆر جوان لۆمەی خوێندەوە مەیبان کرد مەجموعە وەرزشوانی ئەکادمی بوو مەجموعە وەرزشانێک ئەوانی هونەری هەنگیانزانی لۆمانی خوێندەوە شەچی زۆر جوانی کردیە تەقدیمی کردیا بەس بەڵام ئەتوی ئێستا کە ئەمن هیوایەکی زۆر گەورەم لە پێشە ئەوی ڕۆژێ لە پەرلەمانی کە بە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی دانیشتون ئەندام پەرلەمانێک نازانم چێ بوو بەحسی وەرزشی کرد بەحسی وەرزشی کرد ئەمن تەماشای ڕەتفعلی ڕئیس حکوومەتم کرد وەتم زانم چ دەبی زۆر بەدڵەشی گەورە وەریگرت لەبەرەوە بەخۆی وەرزشوانە من لێکوانە لەو تەلەڤیزیۆنین بۆ پێی دەڵێن جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆت ئینسانێکی وەرزشوانی و حەز لە وەرزشە داوا لە جەنابەت دەکەین نوێنەرێکمان هەبی لە ئەنجومەنی وەزیران لەگەر جەنابیان دابنیشیتن نەک بلێن بستەوێن دەرێ بەحسی سیاسەتم لۆکە ئیشی با ئیمشی منیەوە بەحسی وەرزش و هەموو ئەو مەعاناتانی وەرزش بکاتن وەکو دەستەک بیتن شخصەکە کە دێتەوێن دەر ئەکادیمی وەرزش بی وەرزشکار بی نەک ئەکادمیە و هیچ لە وەرزش نازانیتن ئەمە ڕێزمەیە زۆرمان هەیە لە ناوکردی تربیە ریاضی ئەکادیمینە زۆر بە قوڵتیش بەس وەرزشی نەکردیە مەعاناتی یاریزانەکە نازانی چیە بەس ئەمن دەڵێم ئەکادیمیەک بی لە مستەوایەکی بەرز بی شەرت نییە دکتۆر بی ما بەکەلۆرێزیە بی لە هەر مستەوای بەکەلۆرێزیە بیان ماستێریە بی ئەگە دکتۆریش بیتون وەرزشوانی دێنیش بی ئەوە شتێکی باشترە ئەندامێکمانە بی لە ئەنجومەنی وەزیران لەکنەوان بتانی ڕۆژانە کە یان مەحەفتانە یا مانگانە ئامادەبی لەکن جەنابی لۆ ئەوی مەعاناتی وەرزشەکەی پێ بلێ زۆرمان پێخۆش بکەن لە پەرلەمانی بە پێکەنینەوە قسەکەی ئەو ئەندام پەرلەمانە دەگرت ڕێزیشمە لە ئەندام پەرلەمانەکە زۆر سوپاسش دەکەین کە بەحسی وەرزشی کرد ئەوە سەرەتایەکی خێر دەبینم ئینشەڵڵا لەبەر ئەوەی ئەو چەند ڕۆژەی چەند لزنەشی ناردیە لەناوەوە دەزانم ئاگادارم لزنەی ناردیە چۆ چی بکەین لە وەرزش لزنە ئۆلمپی دابنین یان ئەنجومەنی باڵای وەرزش دانێن هەر دەستێک بیتن هەر شتێک بیتن بەڵام تعرضیش نەکاتن لەگەر قانونی دەولی لەگەر عێراق طبعا لە عێراق لێک لزنە ئۆلمپی دەبێ ئەوش لە بەغدایە هەلێکمان ئەگەر دەستەکی باڵاوی لە وەرزش بتانی خزمەتەکی باشی وەرزشوانان بکاتن شتێکی زۆر چاکەوە ئەمەش لەگەری نەوە دەمەچی دەستخۆشی کافتن ئەمە شیواداری ئینشاءڵڵا حکوومەتی هەرێمیش زیاتر گرنگی بە وەرزش بدات و جارێشتر ئاوڕی لێ بداتەوە و وەرشی هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر پێ زۆر خۆشحاڵ بووین کافتن کە بەڕاستی بیرەوەریەکی خۆشمان لەگەڵ تۆ بەسەر برد لەو کاتانێکەوە بە تایبەتیەوانت بەبیر هینانیەوەکەوە لە کاتی سەردەم یاریکردن لەو یاریگایە هەرچەندە گۆڕانکاری بەسەر هاتووە لە ئێستادا بەڵام کاتی یاریکردنی خۆت و وەروە پاشیشی بۆ ئێمە باس کرد زۆر سپاس دەکەین کاپتن عەبدوڕەحمان کە وەکو ئەستێرەیەکی دیاری شاری هەولێر وەکو یاریکردن لە بواری تۆپێ بە تایبەت فەخروشان ئەزی بە هەموو وەرزشوانان و هەموو تەلەڤیزیۆنە بەڕێزانە دەکەین کە لەو شارەیما یان لەو کە دەڵێم نیشتیمانم نیشتیمان هەمووە سلێمانی و دۆکە ئەمە قەت نالێم شار دەڵێم نیشتیمانم نیشتیمانەکەم ئیش دەکەن لۆ خزمەتکردنی وەرزش ئەو برایانەش سپاسیان دەکەین ئەوڕۆ ئامادە بوون ئەزیێتان کێشە ئەوانی کە ئێستاش بە بەحسمان کرد بە خوددا هەموو واقعە و زۆر سپاس کاپتن بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵ بووین لەم بەرنامەی دیداری تایبەت یەکێک لە ئەستێرە دیارەکانی بواری تۆپی پێمان بەسەر کردەوە هیواداری لە بەرنمەکانی داهاتوش بتوانین وەرزشوانی زیاتر بەسەر بکەینەوە و دەست لە سەر کێشەکان دیاری بکەین و دەست لەسەر برینەکانیشی دابنین لێرەدا دێنە کۆتایی بەرنمەکە هیوادارین لە بەرنمەکانی داهاتوو لەگەڵمان بن و وەرزشوانی زیاتریش بەسەر بکەینەوە.